خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەرنامەیەکی تایبەتی پانۆراماتان پێشکەشەکەین هاتووینەتە نووسینگەی خاتوو نەرمین عوسمان نووسەر و سیاسی ئەمانەوێ ئاوڕێکیان بەناو کۆڵانەکانی ژیانی ئەوە گوزەرێک بکەین هەم بۆچوونی ئەو لەبارەی سیاسەتی ئەمڕۆوە بەراورد بە سیاسەتی ڕابردوو و کار و بەرنامە و پلانەکانی ئەو لە تەمەنی گەنجیەوە تا ئەمڕۆ خۆی کە لە ناو عایلەیەکی هەم سیاسی هەم ئەدیب هەم هونەر هەم بەڕاستی شۆڕژگەر هاتۆتە دنیا و خۆشیەکە لە ناوێکی دیاری سەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق. نەرمین خان زۆر سپاس بۆ دەرفەتە. پێشەوەی دەست پێ بکەی من داوای لێبوورن لە بینەران بکەم پێشتر منیان ڕەنگە ئاوا نەبینی بێ حاڵەتێکم لەوە بۆ دروست بووە ئیتر ئەگەر بێزارم کردن ئەبێ بمبورن بە گەورەی خۆیان وادارم کاک تاڕێقیشەوە زۆر نەماخاتە ناوشاشەکەەوە. نەرمین خان دووبارە سپاس بۆ قبولکردنی و حەزەکەم سەرەتایەکی کورت و پوخت لەسەر ژیانی تۆ بزانم مەسەلەن ڕەنگە من خۆم بیزانم بەڵام بۆ بینەرەکانم بۆ مێژوو مەسەلەن نەرمین خان لەکوێ لەدایک بووە ژیانی منداڵی مەکتەبی لە چی دەست پێ کرد لەنا ئەو هەموو جەنجاڵیانەی نەتەوەی کووردە. بەڵێ من خۆم لە گۆمەشین لە دایک بووم خۆم کۆیم بەڵام لە گۆمەشین لە دایک بووم بۆچی چکە باوکم مامۆستا بووە لە گۆمەشین وەنێ کە سەرەتای دامەزراوە دوای چەند ساڵێک ئیتر لە عەربەت بۆ مامۆستا تر دوای ئەوە چۆتە گۆمەشین لە گۆمەشین هەتا خوێندنگاکەی ئێوێشان دامەزرانەوە گۆمەشینی لای هەولێر لای کۆیە ئیتر لەوێ مامۆستا بووە دایکمی خواستووە من لەوێ لە دایک بووم دوای ماوەیەک ئیتر بەڵام کۆیم ئیتر میشتەجێ کۆیە بووم تاکو سێم تۆستە سێ ناوەندی لە سێ ناوەندی ئیتر زروفی سیاسی باش نەبوو باوکم کە جاران پێیاندە و سەحبلیەت حکوومەت موچەی بڕین مامۆستا و شتەکان بڕینە هەر هەبووە بەڵێ ئەی چۆن هەر بەهۆی سیاسەتەوە ئەیان بڕی پێیان دەوتن سەحبلیەت ئەوە کەسێک کە داخلی سیاست بووە بە تایبەتی ئەوانەی کە لەگەڵ پێشمەرگە بوونەوە دۆستی پێشمەرگە و یا خانوادەیەکی سیاسی بوونە ئێتر بەشی زۆری ئەو خەڵکانی کە لەژێر ئەو ناوچانی کە لەژێر دەسەڵاتی بڵین حکوومەتی عێراقی نەبوو چوو بۆ دەرەوە ئەمانە زۆربەی فەرمانبەر و مامۆستاکان موچیان لێ دەبڕە موچیان لێ بڕی بوون خوێندنیش بەڕاستی زۆر دواکەوتوو بوو ئەو وەختە دواکەوت بوو بۆ بەهۆی ئەوەی هەر بەکو باسم کرد چۆن شەڕ بوو ئیتر مەکتەبی کچان نەما مەکتەبی کوڕانیان لەگەڵ کچ و کوڕیان هەردووکیان تێکەڵ کرد باوکیشم بڕیاری دابووتی بە تەندروستی تەواو نەبوو بچێتە هەولێر جا پێشەوەی ینی ئەو بڕیارە بە منی نارد بووە هەولێر طبعا زروفی کۆی زۆر خراپ بوو خوێندن و شتیوا بەڕاستی مامۆستاکەم بوو بۆ بەهۆی سیاسەتەوە بەهۆی شەڕەوە بۆی شۆڕشەوە ئیتر من باوکم منی ناردە ماڵی پوری دایکم پوری دایکم کە دەکاتە دایکی تارتۆفیقی گۆرانی بێش ینی خزمەتیان لەگەڵ بەڵێ کوڕی پوری دایکمە ئیتر من چوومە ماڵی کاکتار لە هەولێر پۆلیسی ناوەندیم لەوێ تاوا کرد ئیتر هەر لەوێش بووم بە ئەچێتی قوتابیانی کوردستان و وەختی ئەچێتی قوتابیانی کوردستانە بوو ئەمە ساڵی 1964 بەڵێ ئیتر 64 بۆ 65 تەوا بوو ئەو ساڵی خوێندنە ساڵی 65 ئیتر من لە ئەوە خوێنم 65 باوکم منی ناردە هەولێر لە ماڵی کاکتار خوێنم چواری سێی متۆستەم تەواو کرد بەس کە چوون بەڕاستی سێ مانگ بوو خوێندن دەستی پێکرد بوو ناڵم بەهۆی ئەو وەزع دواکەوتنەی خوێندن و خراپی باری سیاسی لە کۆیە خوێندن دەستی پێ نەکرد بوو بە تەواوی ئیتر من تقریبا سێ مانگ کە چوون من امتحانی مانگی ئەویان دابوو لە کۆیە شاعیر نووسەر سیاسی زۆری تیاڵکەوتوە لەسەر ئاستی کوردستان هۆکارەکەی چییە؟ وەڵاهی یەکەم خوێنەواری زۆر بوو زوو مەکتەب هەبووە مەکتەبی کچان زوو کراوەتەوە هەر ملای گەورەیەکەم مەکتەبی کە لەو ناوچەیە کراوەتەوە
پێشی سلەیمانیش مەکتەبی کچان لە کۆیە کراوەتەوە ملای گەورەیە بۆ ئەوەی ڕێنیشان دەربێ یەکەم کەس کچی خۆی نردووە دایکم لەو مەکتەبە خوێنوێتی ئیتر مەلای گەورە ئەو ڕۆڵەی هەبووەکە بێشک یەکەم جار نەجیبەخانی کچی خۆی نردووە بە تاریخی سەیری ئاینی نەکردووە نەخێرنا بە ئاینی وەکو ڕوورێک ڕووناچێک سێت کرد هەر باوەڕی وا بووە چکە خوێندنی قەدەغە نەکردەوە بە پێچەوانەوە ئەو یەکەم کەس بووە کە کچی خۆی نردوێتە بەر مەکتەبی بەرخێندن و دوای ئەوە کچەکانی تریشی هەر بە هەماشەوە سوراخان زانکۆشی تەواو کرد مدیری من بوو یعنی من لە یەکم تەوەستە سوراخان بڵین کچی مەلای گەورە بەڕێوەبەرم بووە لە یەکم تەوەستەوە ئێلەوە بۆ کە خوێندەواری زوو لە کۆیە زوو لە کۆیە پیدا بووە دوو هەر ناوچەیەکی خوێنەواری بووە پێش ئەوەش کە مەلا هەبووە مەلاکان لەوێ بوون شوێنی ناوچەی کۆکردنەوەی فەقێ و مەلا و پێگەیاندلی مەلا و تەکیەکانی کەلێ هەبوو و تەکیانە ڕۆڵێکی گرنگیان هەبووە یعنی من بیرمە خەڵک لە ئێرانەوە داهاتن لە ئەوە دیان خوێن لە کۆی دیان خوێن ینی خەڵک هەبوو پێیان لەوتن فەقێ خەڵکی مەهاباد بوون خەڵکی ناوەندێکی سەقافی و بەڵێ لەبەرەوە خەڵکێک پێگەیشتووە لەوێ یا تۆ حاجی قادری کۆیی کابراایکی دیری بۆ بەڵام هەموو شعر و نووسینەکانی نیشتوان پەروەریە ئازادیە ڕۆشنبیریە وەنیە ئێتر لەبەرەوە خەڵکێک لەوێ پەروەردە بۆ دوو شتێکی تریشەیە هەموو بیرە پێشکەوتوەکان سەرەتا لەو ناوچانە لە بیری چەپۆ لە کوێ دروست بوو بۆ نمونە یەکێک لە ناوچە هەرە گرنگەکانە بۆ دروستبوونی بیرکردنەوەی چەپ بەڕێز مام جەلال سەرەتا لە تەکی تاالبانی بۆوە نیە تەکی تاالبانی ڕۆڵی هەبووە لەو بزافە ڕۆژن بێشک ڕۆڵی هەبووە بێشک ڕۆڵی هەبوو چکە کۆمەڵێک گەنج و مناڵی ئەوەنێ تەمەنی مناڵی لەوی خوێنویانە مام جەلال خۆی لەوێن دەرە فەقی تەواو کردووە شەریعی تەواو کردووە قورئانی خوێندە و دەرخی کردووە خۆ لە تەمەنێکی زۆر مناڵیە ئەوانەی هەموو خوێنووە خاڵم خالید دلێر سەرەتا لە لای مەلا خوێنوێتی زۆربەی دەور گیراوە بە سیاسین و سەر هونەرمەند ئەدیب چۆن ڕێگەی خۆت دۆزیتەوە وەڵاهی خۆی قرس نەبووت ئەزانی چیە ئێمە هەم لە دیدی ماڵی خاڵوانم هەم لە دیدی ماڵی باوانم هەردووکیان یعنی چەپ بوون بیرەوە چەپیان هەبوو لەبەرەوە بایخیان بە ژنەدا ینی بایخیان بە کژەدا بیریان لەوە نەدەکردەوە کجە بێ لە ماڵەوە بێ و کژ نەخوێنێ و ینی دایکم هەموو جارێکی وت من هیچم نەکرد بە هیچ بێ ئێوە ئەو بکەن ینی ئەوە نیە ببن بەشت ئەمە ڕاستە زەحمەتە بۆ نمونە مەسەلە من هەر بۆ ئەوە سەرەتایی تازە پێدەگەیشتم من بە زمانی عەرەبیە بخێن بەڵێ بەهۆی چی چکە مەکتەبی زمانی عەرەبیەکە یعنی مەکتەبە عەرەبیەکە بەرامبەر مەکتەبی باوکم بوو بۆ ئەوی لەگەڵ ئەوە بڕۆم و بێم مەکتەبێکی عەرەبی بەڵام ئیتر قەدەغەش بوو بە ئەبووە کوردی بزانم ینی ئەبووە کوردی منیش جارێکیان شعرێکم نووسی بە مناڵی بردم بۆ خاڵم بە عەرەبی یان کوردی بە کوردی ئیتر ئەوە نیە ڕەنگە زمانەکەم زۆر پاراو نەبوو بێت چکە بە عەرەبی خوێنمە وتی مەکەی شعرە من میعرە ئیتر سەرەتا زۆر ئەوە نییە پاشەکشەی پێکردم لە شعر نووسین بەس دوای خۆم وتم من ئەتوانم بۆ نایانی لە چەندین شتەوە من ئەتوانم وەکو ڕیتم باسی کەم وەکو ڕیتم بینوسم من بیرکاریم تاو بەڵێ بڵێ تۆ زۆر ئەوکان زۆر جیاوازە من خۆم تەلەبەی سەیدەلە بووم بەهۆی سیاسەتەوە باوکم دەریێنام بردمی بۆ بەخ حەزی خۆچی بوو وڵی خۆم حەزم تۆبیە بوو بەڕاستیەوە نیە لە مناڵیەوە تەرجیح دەکەم شتێک کولێ تۆپ دەرەجەی تۆبیم نەهێنا دەرەجی سەیدەلەم هێنا لە سەیدەلەی مووسڵ دەوام خوارێ خۆش بوو شەغدارە چۆن ناسی اینجا بەهۆی بەغاوە ناسیم ئەگەر لە مووسڵ بوومایە حتمما نەمەناسی بەڵام بەهۆی سیاسەتەوە ناسیم بۆ یەکەم جاریش کە بچینە ئەو کۆڵانەی کە یەکەم جار پەیوەندیت بە ڕێخستنەوە کردووە لە با من تەمەنەکە نەڵێم ینی لە
شۆڕشی ئەیلول بەیان شۆڕشی نوێ بۆ یەکەم جار لە سیاستەوە من لە سێم تەوەستە دەستم کرد قوتابیان ئەو وەختەی قوتابیان بەڵێ بەسەر لە ئیچێتی قوتابیان مامۆستاجلالیش دامەزرێنەری بووە ئەنجا تاکو گەشتمە زانکۆ لە زانکۆش هەر بە هەماشەوە کچێکی چالاک بووم لەو بوارەوە ئەو وەختە باڵی مەکتەبی سیاسی هەبوو ئێتە من لە باڵی مەکتەبی سیاسی بەڕاستی باخێکی زۆریشیان پێدام هەم بەهۆی خالید دلێرەوە کە خاڵم ئەژەندامی مەکتەبی سیاسی باڵی مەکتەبی سیاسی بوو هەمیش ماڵی مامۆستا برایم چکە منەسم کە لە سەیدەلە دەرچووم چوومە بەغا بۆ ئەوەی کولیە ئەوە نەمابوو یعنی وەنی قوبولکردنی کولی و شت نەمابوو هەموو تەواو بوو بەس کە من چوومە بەغا ئیتر بەهۆی ئەوەی باڵی مەکتەبی سیاسی وەختە دەستڕۆشتوو بوو توانیان مەقعدێکم بۆ وەرگرنەوە ینی لە جاتی سەدەلە تەنازول بکەم بۆ پەروەردە چوومە بەشی ماتماتیک من لە ماڵی مامۆستا برایم بوو بەڵێ ئەو وەختە من چوومە ئەوێ تاکو و داخلیم دەستکەوت دیتر لەوێ لە ماڵی مامۆستا برایم بوو لە بەخا ئیتر من ئەو بایەخدانی مامۆستا برایم و مامجەلال و خاڵم و ئەوانە وەکو خۆشم چالاک بووم ئیتر لە تیپی هەڵپەرچێ و لە تیپی کۆرسی گۆرانی و ئیتر زۆر خێرات چوومە ناو وەنێ بڵێن چالاکیەکانی ناوزانکۆ لەو ڕێگا لەو سەردەمەش زۆر لەو سەردەمە شایکە باڵی مەکتەبی سیاسی هێشتا کۆمەڵە دروست نەبوو من ئەوانی کە بەرپرسمان بوو مەسەرم بۆ نمونە شەید ئارام بوو مەسئولم بوو فازلی ملا مەحموود دارۆ ئێتر یادیان بەخێر ئەوانە بەرپرسم بوون ماوەیەک عادل مراد بەرپرسم بوو ئێتر ئەمانە وان لێ کرد کە من نزیک ئەوەندەی کە نزیک بۆ لە باڵی چەپەکە جە دوای ئەوە ئیتر کە سەرەتا شانەکانی کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان دەستی پێکرد وەختە گروپی مارکسی بوون پێشەوە کۆمەڵێک خول دەکرایەوە ئیچیانەوانە مامجەلال خولەکەی کردەوە چەند خولێک کرایەوە بڵێن لە باڵی مەکتەبی سیاسی من تاکە کەچ بووم بۆ وەختەکە چوومە ناو ئەو خولانە ینی بۆ پێگەاندنی کادری چەپ ئەنجە دوای ئەوە کە کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان دروست بوو من لە قاعی خولد بووم ئەومان دەکرد خۆ ئامادەکردن بۆ نەورۆز ئیتر شەید جعفەر خاڵم هات پێی وتموتی خەریکین ئەوەیەک دروستەکەین طبعا بۆی بینەران بزان شەید جعفەر عەبدولواحید بەڵێ شەید جعفەر عەبدولواحید هاتووتی ئێمە بەتەمەین گروپێکین گروپێکی مارکسی هەندێک مەرجم هەیە جارێ لە سەرەتاوە ئامادەی ئیتر خۆ لە بەرەی خۆم چەپ بووم خۆشم منوا خولم بینی بوو دوو لە ماڵێکی بەو شێوەیە پەروەردە بوو وتم بۆ نە بەزوتی ئەوە دەبێت لە لای هیچ کەسێ باسی نەکەی ئێتر ئەمە ئەو پەڕی نەهێنێ چکە مەترسی زۆرە ئێتر منیان خستە شانەی پێگەاندنی کادری بڵێن بۆ کۆمەڵە ئیتر من لەو کە سەرەتا دەچوینە مەسەم بۆ نمونە لە ماڵی فەریدون عەبدولقادر وەختەویش خوێندکار بوو مۆزەفیش بوو خوێندکاریش بوو خێزاندار بوو پاکیزخان خێزانی بوو وەختە خوێندکار بووینە چوین لەوێ کۆبوونەوە دەکرا یا لە هەندێک خوێندکاری ترمان هەبوو ژووریان گرت بوو لە بەشی داخلی نەبوون ماوەیەک چالاکە سیاسەکانتانەوە دەست پێکرد بەڵێ مەسەن ماوەیەک فەریدون عەبدولقادر دوای ئەوە محەممەد چینی هەبووە یان چکە زمانی چینی زانی پیان محەممەد چینی ئەو مەسئولم بوو ماوەیەک کاک حەمەد سابیر مەسئولم بوو ئیتر ئەوەنێ لە شانەکان ئەو شانانی کۆمەڵە و پێگەاندن وردە من چوومە ناو کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان خولەکانیشم بەڕاستی بەسەرکەوتوو چووکە تاکە کچ بووم حەزمە کرد وەنێ هەموو جارە گەیان و دەڵێ چی تۆ تەڵەبەی پیداییەوە نەخوێنی ئەتر لەبەرەوە وەنێ بۆ ئەوەی نەڵێن ئەوە کچە و ژنە و یا کچە خراپترە لە ئێمە حەزمە کرد زۆر باش زۆر باشتر نیشان بدەیت زۆرتر بە مامجەلالی زۆر بایەخی پێدام بەڕاستی هەموو جارە گەیوت دەیوت
پێش هەمووتان کتێبەکەی تاو کرد مەسەم آخر پێگەاندنی کادر وەکو ئێستا نییە وەکو ئەو سەردەما زۆر ئەستەم بوو تاکوە بووی بە ئەندام بەدەیان قۆناغ تێپەڕی مەسەم بۆ نمونەم کتێبیانە دایتیان و دەو کتێبە بخوێنەوە جاری داهاتوو ئەبێ کورتێکمان بۆ باسکەی چیتیا باش بوو چیتیا خراپ بوو ڕابۆ چون خۆت و سەرنجەکان نەرمەخان یەکەم جار کە سەرۆک مام جەلالت بینی لەکوێ بینیت وڵایی من زۆر بە مناڵی مام جەلالم بینیوە من صنفی 4 ابتدایی بووم لە کۆیە یان لە لە کەرکووک بووم کەرکووک لە ماڵی خاڵم هەموو هاوینێکە چوومە ماڵی خاڵم بە خالی دلێر ئەوان لە کەرکووک بوون ئەوختە مۆزەف بوو لە شەریکێک کەرکووک ئێتر ئەچوومە ئەوان هەموو هاوینێک پورم زێبا ئەویش هەر لەگەڵی خاڵم دەژیا شەید جەعفەرمانە هەمویان بێکەوە لە کەرکووک گەژیان ئێتر هاوینان زۆربەی هاوینان لەوێ بووم لە لای ئەوان بووم ئێتر جارێکیان ژوورێکی لێ بوو ئێتر لەگەڵ خاڵم بوو بە دەنگە دەنگیان زانیم ئەمە مام جەلالە لەوێ و خۆی شاردۆتەوە مختەفی بوو ئێتر دوای ماوەیەک خاڵم ڕۆشتە دەرەوە هاتەوە جاری ئەو بینین بۆ بەس ناسینت کەی بۆ مەسەلا ئیترەوە ناسیم ئەمە ئەمزانێمە مام جەلالە ئیتر ئەمزانێمە ناوی مام جەلالە بەڵام لە بەهۆی تەمەنەوە ئیتر وەنیە جیاوازی تەمەنەوان کادری پێشکەوتوو بوون بڵێن لە حزبە لە پارتی دیموکراتی کوردستان وەختێشتا مەکتەبی سیاسی نەبوو لە پارتی دیموکراتی کوردستان وەکو مناڵ تۆ لە بیر دەمێنێ کێ بوو چۆنە و ئیتر بەڵام لە زانکۆ زیاتر من مام جەلالم ناسی بەڕاستی پێش ینی وەکو خودی خۆی وەکو شخصی دەنا لە دەرەوەی ئەو بازن من مام جەلالم زۆرە ناسی چکەمە باوکم مامۆستای مام جەلال بووە دەرسی بە مام جەلال بووتوە بیرکاری و زانستی پێوتوە لە بەرەوە ئەزانم ینی وەنێ وەکو وەسف وەکو کەسایەتی زۆر ئەمزانی چۆنە ئەتا مام جەلال باسی ئەوە کاڵێ جارێکیان قابلێکە تا بڵاویشیان کردوتەوە لە کتێبەکە ئەڵێ ئەوەنێ لی دەپرسن ئایا حەزل لە شعر و گۆرانی و ئەڵێ بەڵێ مەوەنێ لە مەکتەب لە داهاتی نەخواردنە مەکتەبەکان بە ناوی زانست بۆ بزانێ ناوی ئەوە بووە مەکتەبی ئولا نە مەکتەبەکان ناوی مەکتەبی ئولا لە مەکتەبی ئولا هاتوونەتە خوارەوە و من چەترەکەم هەڵگرتەوە بۆ خالی دلێر و ئەویش سروی گۆرانی بۆ وتوم هەر ئەی قمری بۆ ئەگری ئەمە لە دوای شەڕێکە چیرۆکێکی هەیە لە دوای شەڕێکە ئەوێ دەنگە دەنگێکیان لەگەڵ مام جەلال و خاڵم بێکەوە دەنگە دەنگێکیانە بێ و ئیتر دوای و ئەگەڕێتەوە مام جەلال هەر تووڕێ و هەر ئەوە کاڵێت و دۆتە هێواش بە هێواش بەجاری گوێ لەو شعرە بگرە بزانە چی وتووە ئەنجا ئیتر بەدڵیە بێ و پێی خۆشە بێ ئەڵێ لەوێ دەڵێ خاڵی نەرمینەکەی خۆمان ئەوە نیە کە چۆن گۆرانیان وتووە و چۆن سرودی بۆ وتووە لەبەرەوە ینی کەسێکی خۆشویستپا پێوتی خۆمان تر ئەجا مام جەلال ئەو تێکەڵی خێزانە وای لێ کردبوو من بە باشی بیناسم بەڵێ تێگەی ینی لە نزیکەوە باکراوندە عایلەکەشی وەکو عایلەکەشی مەسەلەم بڵێن هەر لە وەکو خێزانی تر ئەلی کۆیە هەمووی چەند ماڵ چی شتێک زۆر زۆر سەرنجی ڕاکیشای لە لەو تەمەنی سەرۆک مام جەلالە و کاتێککە سیاسەتەکە زۆر قرس بووە ئەو کات وایە ئەزانی چ من مام جەلال هەر لە سەرەتاوە ناڵم بەهۆی مەدحی خێزانکارەوە عادەتەن کە تۆ زۆر ئێکیان بۆ مەدەح کردی دە لە خۆتەوە لاەنە پۆزتیفەکانی زۆر دەبی وانێ کە تۆ ئەوەی باری دەرونی خەڵک وایە یعنی کە تۆ زمەدحی زۆر کەسە کرد یەکسەر کە و کەسە ئەبینی ئیتر سەرەتا بەس بە ئەرێنی سریەکەی شتە لایەنە نەرینەکانی نبینی مەسەلم من مام جەلال بەهۆی ئەوە یعنی معجب بووم پێی بڵێم بە کەساتی بەس کە لە خولەکانە کە دەرسی پێوتینە کە وانەکانی دەوتەوە بەڕاستیەکێ لەو شتانەی معجب بووم پێی کە ورد و درشت شارەزای ورد و درشت بوو هەر پرسیارێک لێ کرد بە قۆڕی جوابی دایتەوە یعنی کە جوابی شێدایەوە لە شارەزاییەوە بوو لە وەنیە معلومات بە خەڵک بفرۆشە و زانیاری بە خەڵک بفرۆشە لە قوڵاییەوە بوو بە سەرچاوە باسیە کرد
هەموو شتێکی بەسەرچاو بوو، هەموو شتێکی بە بەڵگەوە بوو. یعنی مام جەلال کشتی تری هەبوو شتەکانی زۆر ئەبەستەوە بەیەکەوە، ئەو بەستنەوە بەیەکەوە بەڕاستی ینی ڕووداوەکانی دەبەستەوە بەیەکەوە یەکێکە لە خەسڵەتە خوێنەوە پێشبینەکانی خەسڵەتە جوانەکانی ئەهلی سیاست ئەوەیە کە تۆ هەموو شتەکان دەبێت ینی چاوت بۆ نمونە مەسەلەن من ئێستا بڵێم موچەنیە نابێ هەر بزانی کە موچەنیە بۆ موچەنیە ئەبێ هەموو خاڵن نێگەتیف و پۆزەتیفەکانی لێک بیتەوە ئەنجا بڵێ ینی ئەوە نیە شتێک ڕووداە هەر ڕووداوێک لە ڕۆژ ئاوا لە ڕۆژهڵاتە ئەوەندە سیاست ئەوە نییە کە تۆ بەس بە ڕواڵەت بە ڕووکەشی سێریکی سیاست ئەوەی دەبێت هەموو ڕێگ و ڕیشەکانی دراسە بکەی ئەنجام مام جەلال لەونەوە ئەسروشتەی هەبوو یعنی شتی بە ئەوە نیە ڕووکەشی سیر نەدەکرد مەسەلەن بۆ نمونە من لە بەهاری عەرەبی تۆ قۆما کرد سووریا بڕوخێ مام جەلال دەیان بەڵگەی گرنگی هێنایەوە کە قەناعەتی پێدەکردی سووریا نەڕوخێ لە بەهاری عەرەبیە بۆ چووکە لێکدانەوەی وردی هەبوو شتەکانی بێکەوە دەبەستەوە ئەمە یەکێکە لە خەسڵەتەکانی مام جەلال هەر لە گەنجێتی و لاوێتیەوە هەیبووە لە مناڵیشەوە هەیبووە دوو شتێکی تری مام جەلال کە من زۆر واجە بووم پێی دەرەخکردنی شعر شتی زۆر دەرەخە کرد خۆشی نەبووی هەر شعری شاعران یعنی هەر شعرێکی گوێ لێ بووە دوای دوسێ جار مام جەلال و شعری بە تەواوی هەمووی دەرەخ بوو بە عەرەبیشەوە بە شعری عەرەبیشەوە یعنی توانای ئەوە نیە زاکیرەیەکی زۆر زۆر بەهێزی هەبوو بۆیە ئەڵم ینی کەس سیاسی سەرکەوتوبی یەکێ لە خەسڵەتەکان ئەو بەستنانەوەی و ئەو زاکیرە بەهێزەیە با بینی سەرەوەی کە لەگەڵ هێرۆخانە پەیوەندیتان وەڵام من لەگەڵ هێرۆخانەوەکو باسم کرێکم چوونم بۆ زانکۆ لە ماڵی ئەوان بووم ئیتر لەوێەوە ئاشنای یەکتر بووین دوای ئەوە ئێتر هەموو زانکۆ زۆر بەی جار لە ماڵی مامۆستای برایمە کۆبوونەوەمان دەکرد ئەنجا دوای ئەوە کە باڵی مەکتەبی سیاسی و پارتی دموکراتی کوردستان لە بەغا بوونەوە بە یەک سەرەتا ڕێکخراوەکانی باڵی مەکتەبی سیاسی و پارتی ئەوەی دوای 11 ئازار باڵی مەکتەبی سیاسی و پارتی دموکراتی کوردستان ڕێکخراوەکانیان نەکردەوە بە یەک یەکی لەو ڕێکخراوانەیەکی ژنان بوو خوێندکاران ئاسان بوو کردمان ئەوی تریان ئیچەتی ژنان و ئافرەتان ئەو وەختە پیانەوە یشەتی ئافرەتان ئیتر مام جەلال تەکلیفی لە من و هێرۆخان کرد وتی خۆتان کاندید بکەن بۆ یشەتی ئافرەتان هێشتا هەردووکمان خوێندکار بوون لە زانکۆ ینی ئیتر ئەو کاتە خێزانی نەبووانە بەڵێ خێزانی مام خێزانی بوو بەڵێ ئەنجا ئیتر بەدەژیران بوو ینی ئەو وەخت بەس وت تەکلیفی کردوتی دەبێ ئەوە بکەن خۆتان کاندید بکەن بۆ یەکێتی ئافرەتان ئێمە وەختەی خۆشمان خوێندکار بووین بڵێن بەس مام جەلال طبعاً خەڵکی کە هاتن لە هەولێر و لە بەخاو لە شوێنەکانی تر خۆمان کاندید کرد هەردووکمان بووین بە ئەندامی سکرتارێتی یەکێتی ئافرەتان دوای جارێکی کە هەڵبژاردنێک کە کراوە هەر لە ناو ئەندامی سکرتاریەتە زەکی ئیسماعیل حەقی بوو بە ئەمینداری گشتی سوورەیەخانی خێزانی عومەر دەبابە بوو بە جێگری من بووم بە سکرتێری یەکێتی ئافرەتان ئێتر لە وەختە ئەوە نیە ئیتر یەکێتی قوتابیان و ئەمە و ئەوە زیاتر تێکەڵی سیاست بووین بەیەکەوە باڵی مەکتەبی سیاسی وای کرد ئێمە زۆر نزیک بین لەیەکەوە تر بەڵام ئێتر حکمی ژیان و ئێتر دوای ئەوە دوورکەوتنەوە و اونجا کەوتنی دار و بڵێن کەس و کار هەمووی بۆ ناو سجن و زیندانی و حکومدانیان بە 6 ساڵ و ئەوە منی دوورخستەوە لە بەغا منی دوورخستەوە لە زۆر شوێنی لە چالاکیەکانی نەنا بەعکسەوە چالاکتر بووم زۆر چالاکتر بووم ینی لە چالاکی قەتنەوە ڕەحمەت بە کاکدارەوە ساڵی چەند دەستگیرکران و بەڵێ ساڵی 74 لە 75 تا 79 بە 6 ساڵ حکومدران بەڵام 4 ساڵ کاتە هاوسەرگیری کرد بڵێ هاوڕەشم هەبوو ئێتر لە قورس نەبوو کاتە بۆ ژنێکە بتەمەنەوە بەس بە چۆن بەس من خۆم چکان دامی کۆمەڵە بووم ئیتر بەشێک بوو لە خەباتە خو بە پێچەوانەوە بەرپرسیارەتیان زۆرم بەرپرسیارەتی زیاتر بوو لە چاوجاران
يعني تر بەڵام هەر ئەو وەختە من سەرەتا کە داربوو پێشمەرگە هاتمە ماڵی باوکم بۆ هەولێر کە گەڕانەوە و گیرە چوومە هاتمۆ سلەیمانی کە حکم درا چوومەوە ماڵی باوکم لە هەولێر یعنی هەر ئەم ماوەیە من 4 جار هاتو چۆم کردو لە بسەرەوە سەر ئێتر دوای کە بە عەفوی عام هەمویان دەرچوو سەدام هاتە سەردەسەڵات بە 76 خۆتانە زانێت تر کاکە شاب یعنی شەید شاب و شەید جعفەر و شەید ئەنوەرکەی ئەدام کرانی ترەوانی کە هەمویان ئەمان حکمی ئەدامیان دراوانی کە 6 ساڵ حکم دران بەس کە هاتە سەردەسەڵات دوای 4 ساڵ و چەند مانگێکی تر هەمویان بەربوون ئەوانی کە لە سجن بوو کە بەربووی ترەوە نەمان پێ نەچوو مانی هەشت بەربوو ئێمە مانی 11 ڕۆشتین چون بووین بە پێشمەرگە لە یەکەم شوێن یەکەم شوێن من لەگەڵ ڕووناکی شێخ جەناب بێکە ڕۆشتین لە ڕێگەی قاچاقچیەوە ڕۆشتین دارو لە ڕێگەی پێشمەرگەوە هاتە دەرەوە دوای مانی بۆ شاخ بەڵێ بۆ شاخ بۆ ناوزەنگ چونکە سەر باسی قاچاقچی بکەڵێن بە ئەوروپایە چونە ناوزەنگ بە لە ڕێگەی قاچاقچیەوە ئێمان بردە ناو پێشمەرگە بۆ ناوچەندمانەوە لە قەڵاسە ئێمە ساڵی 79 من مانی 11 لەوێ بووم ساڵی 80 مام جەلال داروی کرد بە نوێنەری یەکێتی لە سووریا ئێتر وتی دەبێ بڕۆن بۆ سووریا دارو بوو بە نوێنەری یەکێتی لە سووریا بەڵامی تر لەو بینایە یعنی هەر پێشمەرگە بووین بەڵام لە سووریا ئێتر لە سووریا ماینەوە تاکو مفاوزات ئێتر کە مفاوزات 84 مفاوزات بوو ئێمە ئیتر ڕۆشتین لە نەگەڕینەوە بۆ کوردستان چکە بۆمان نەزانی مفاوزات سەرەگرێ ئێتر چوینە سوید لەگەڵ مفاوزاتان نەبووین شارەزایەکی باشە لە سیاسەتی سووریا هەیە کە خۆ چۆن لەوێ 4 ساڵ لە سووریا بوو بەڵێ زۆر باشە نەرمی خاڵ ئەو کاتانەی کە باسێکەکەی ئەمە بایۆگرافیایە کە ینی خێراشەوانێ بەڵام بەراوردکردن لەگەڵ ئێستا مەسلەی ئینتیما مەسلەی کاری سیاسی وڵای ئەو ساش ئینتیما زۆر بوو بە پێ بڵم یان ئێستا آخر فەرقی ئێستا لە هەموو دنیا فەرقی کردووە تۆ من با یەک شتت پێ بڵم یانی لە سەرەتا بۆ نمونە من ماوەیەک خەریکی ئینسات بووم دوای کاک عەدنان گلی ئیتر من ماوەیەک خەریکی ئینسات بووم ئینساتم دەرەک بە زمانی عەرەبی تۆ یەکێک لە شتەکانی ئینسادەوە بوو کە جەریدە عەرەبیەکانت دەکڕی ئەگەڕایت بزانی چی باسی کورد کراوە دانیشی نەقڵەکەیتە سەر ئەوە سەر ئینسات و بینێری بۆ برادەران بینێری بۆ برادەران هەم لە کوردستان و بەڵێ هەم کۆکراوەیەک هەم بۆ کوردستان و هەم بۆ ئەوروپا و پەیوەندیەکانی دەرەوە یعنی ئەوانەی کە لە پەیوەندیەکانی دەرەوە بوون ئەزانی ئمە دەگەڕان بە دوای شوێنێکە پێمان بڵێن عەسابات الکوردیە دڵمان پێ خۆش ئەماوت چووکە ناومانە هێنن لەبەرەوە تۆ ئێستا کورد لە باشوورە گەشتۆتە چه ئاستێ وەنیە تۆ هەر ئەم کووردە حتممە نەبێ گۆڕانکارێکی چە بوو بێ لە ڕۆژاوە وەنیە لە باکووریشە هەر هەبووە من هاوڕێی نزیکمان هاتووە لە باکوورەوە نەیتوانیوە بە کوردی قسە بکە بە تورکی قسەی کردووە پێشتر ئێدە ئێستاکە خۆتەزانی ینی شەڕی مافە سیاسیەکانە لەبرۆ یعنی ئەو قۆناغە لەگەڵم قۆناغە ناتوانانی بەراوردیکەی دوو قۆناغی زۆر جیاوازن بەس بەبستە باشووری کوردستانە بە شێوەیەکی گشتی مەسەلەن ئینتیما زۆر کەم بۆتەوە ئەجا ئەوەش ئینتیما بۆ سیاستکردن بۆ کۆمەڵی نیشتیمانی مەسەلەن ڕەنگە ئێوە ڕۆژگاری دڕندەی سەدامتان بینیوە ڕۆژگاری پێشەوتان بینیوە ئێستا هەموو شتەکان خەڵک نەحەقی نییە بەس ئەبوو سیاسیەکانیان حکوومەت ئەمە دابین کە خەڵکە مشتێکی لە مووسیا کۆ کردێتەوە ساڵە چێ موچەم داتێت ئەجا ئەمە شیکارێکی بەڕاستی زۆری دەوێت ڕەنگە یەک بەرنامەی تەواوی بێ بۆ وای لێ هات بۆ وای لێ هات بیانیونێ هۆکارەکەی بۆ گەیشتونێتە ئەم قۆناغە کە ئێستا پرسی نیشتمانی کەم بۆتەوە ئێمە من بەرپرسی سنتەری گەنجان بووم لەوێ لەگەڵ شوان عەتووفە ئەوەیەکمان کرد لێ کۆڵینەوە توێژینەوەی ئەوەی کە باسێکەم ساڵی 1990 بەبێت ساڵی 1990 ئەو وەختە و توێژینەوەمان کرد لەگەڵ شوان عەتووفە لەسەر پرسی نیشتمانی
چونکە هەستمە کرد خەریکە پرسی نیشتمانی لاوازە بێ وانێ خۆشەویستی نیشتمان و پرسی نیشتمانی خەریکە لاوازە بێ هۆکار زۆرە کە سیرمان کرد نەتیجەکەمان بەڕاستی زۆر مەترسیدار بوو یعنی زۆر کەس مەسەلەن تۆ بۆ نمونە باشە ئەگەر یەکێ لە پرسیارەکان چکە پرسیارەکان زانستیانە بوو ئەگەر یەکێ پەلاماری کوردستاندا چیەکەی حەقی من هیچ ناکە بۆ مەسئول هەیە با مەسئولەکان بۆ بکەن ئێستا خراپتریش بووە وانە ئەجا بڵێم هۆکارەکان بۆیە دەڵم بەرنامەکە زۆر ئەوە دەکات چونکە هۆکارەکان زۆرن یەکەمیان هۆکاری ناوخۆی ئەو نەعەدالەتی کە لە ناو خۆیان هەیە مەسەلەن بۆ نمونە کەسێک خاوەنی بڕوانامەیەکی بەرزە بەراوردی دەکەی لەگەڵ کەسێک کە ڕەنگە هیچ جۆرە بڕوانامەیەکی نەبێوە نیە ئەویان ئەوەی کە بڕوانامەی نییە باری ئابووری زۆر باشترە من ناڵێم کەەوەی کاسبیەکە جیاوازە بەڵام بەبێ کاسبی ئەو نائەدالەتیەکەی یا دوو کەس تەقدیمی کارێکەکە لە بەرەوەی ئەمیان کچی منە و کوڕی منەوە ئەوە زووتر وەرەگیرە و ئەویکان هیچێکی کێ درەنگتر وەردەگیرێ ئەم نائەدالەتیە ئەمە لایەنێک خاڵی دۆمیشیان ئەمە زۆرە نائەدالەتیەکان زۆرە خاڵی دۆمیان کاریگەری پەروەردە بەڕاستی مەسەم دەستمان لە مەسەلە نیشتمانەکان بەرداوە کە تۆ بۆ نمونە مەسەن من اختراحێکم کرد وەڵاهی ڕەنگە ئیتر ئیشیشی بۆ بکەم بۆ نمونە لە ڕۆژی جینۆسایدی یەزیدیەکان لە ڕۆژی ئەنفالە وەنیە حساسێکت بینی لەو دوسێ ڕۆژی ڕابردووە تۆزێک گۆڕانکاری هەبوو ئەوەنێ بەرنامۆشت هەبوو بەڵام من بەرنامانە بۆ نوخبەیە بۆ مناڵ نییە مەسەلەم تۆ من وا پێ باشە بۆ نمونە ئەوە بۆی هەروەکو لە بەرنامە یەک دوو بەرنامە وتومە لە ڕۆژی جینۆسایدی یەزیدیەکان لە ڕۆژی لە ڕۆژی ئەنفالە کە دۆتەوە لە ڕۆژی چیمە بارانە هەموو ماڵێک بە مناڵێک بڵێ موامێ پێکە ساحەیە لە مەکتب دروستکە چیرۆکێکی بۆ بجارڕێتەوە لە ساحەیە دروستکە لە مەکتەبە بچێ مناڵەکە موامێ پێکە بۆ چیرۆکێکی بۆ باسکە وانە چیرۆکێکی مەسای فلیمێکی بۆ باسکە هەستی بزوێنە تۆ خۆ پرسی نیشتمانی خۆشەویستی نیشتمان هەستە وەکو هەموو هەستێک وانە تۆ مەسەلەن بۆ نمونە ئێستا کتێبێک تەرجمەکەم هی ئەنتوان چیخۆفە گاڵێ کە سێری ئاسۆکەی ئەو هەموو ڕەنگە جوانە و بە پۆلێ مراوی ئەڕوا و ڕەنگی مۆر و ئەوە ئەڵێ جوانە بەس نازانین بۆ جوانە چی پێوتوین بۆ جوانە هۆکاریکە چیەوە نییە کەواتە هەستا باسی ئەو تەرجەمەیەت کرد بە نووسین و بۆرجێڕان و چەند کتێبتێ نەربخان وەڵا چلم تەواو هەیە ئێستا دوانیشم ئامادەیە بۆ چاپکردن یان دیزانیشیان تەواو بوو چل کتێب بەڵێ خەرمان بەرەکە باشە کەواتە ئێمە ئەو کەم کورتانە دیاریکرا بینەوە سەر مەسەلە یەک خاڵێکە هەیە دەرەکی ئەمەیانم نەوت لە خۆ دەزانی لە میدیایە ئێوە شارەزان نەرمە شەڕ هەیە بەڵێ لە نەرمە شەڕ بە دوو جۆرە هەیە نەرمە شەڕی میدیایی نەرمە شەڕی عەقڵێت تێکدان نەرمە شەڕی میدیایی چییە مەسەلەن شتێک فڕێداتە ناو ئەوە ئەڵێ فڵان کەس وایوت هەمووی ئەلامە بێ بەوە وانێ ئەمە نەرمە شەڕە ئەمە دوژمن پێتیەکە ئەمە دوژمن لایەنێک بەلایەنێکی کەکە ئەمە تەغزیە کرێ پارەی ئەدرێتێ ئەم نەرمە شەڕە ئەمە گەورەترین کاریسەیە لە ناو کووردە گەورەترین کاریسە هەر لایەنێکیش بیکا بەلای منەوە ئەوەی ئێستا ئەکرێ ئەوە مەترسیدارتریشە مەترسیدارتریشە یەک شەڕەکرێ ئەم شەڕە جارانیش هەر هەبووە شەڕی کۆمەڵاتی هەبووە هەموو لایەکمان گەورەیەکەی وانێ ئەمە مەترسیە ئەمە مەترسیە بۆ مەترسیە خەڵک بێ ئومێدەکەی خەڵک بێ وراکەی یعنی زیاتر لە ماوەی ڕابردووە ئیش لەسەر بێ ئومێدکردن کراوە بۆ من دوو نمونەیەک بێن بۆ حەجاج کە ئەو فترێ دەستگیر کراوە ڕاستە ڕکاردانەوەی بۆ خەڵک دڵی پێخۆش بۆ ئەوانەی کە کە سوکاری فال تۆ ئەو جینۆسایدت بەسەر هاتووە خەڵکەڵێ ئەیکوا موچەکە مەسەلەن لە کۆمنتە بینم خەڵک ڕاستە موچە
بژێوی ژیانی هەر هەموو تاکێکی کوردەمە بەوەی کە عربانەی چی پێ لە فەی چیە فرۆشێ ئەو ڕاستەوە کاری ناکرێت بەڵام حجاجیش لە شوێنی لە شوێنی خۆیان دەستگیرکردنی و بە سزاگەیاندنی شتەکانمان نەخستۆتە خانەی خۆی تێگەشتی ئەم نەرمە شەڕە بەڕاستیەکێکە لە هەرە مەترسیدارەکان بە شەڕی نەرمە میدیایی دەکرێت میدیایی نەرم میدیاکە مەسەم نایە ژنێوی ڕاستە و خۆ بە فرانکەس با بەس ئەچێت چیەکە ئیتر ئەوە نیە ئەو حالەی کە بە دەوری ئەو کەسەوەی ئەی بچڕێنێ بچووکیە کاتەوە خەڵک بچووکەکەنەوە ئەنجا ئەو خەڵک بچووکردنەوە ئیتر فیگەرت نامێنێ وەنیە خەڵکی بەتوانە لای تۆ قودسیەت و وەنیە خەڵکی بەتوانە و ئەوە هەمووی لەلا مای پوچ دەرەچێ ئەو بۆیە ئەمە ئەم مەترسی ئەم شتانەوەکە کە ئەوەی پرسی نیشتمانی ئەڵێ بۆ مەسەلەم تۆ من کردومە بۆ بەڕاستی بە بیر و باوەڕی خۆم کردومە وەنیە لە پێناو بیر و باوەڕی خۆشەویستی وڵات بۆ نەکردەوە ڕۆژە گوەری گرمەوە هەر بە قەت بیرم لەوە نەکردوەوە ڕۆژێ بەڕاستی بیرم لەو کردوەوە شەهید بم وەنیە بیرم لەوە نەکردوەوە ڕۆژە لە ڕۆژان ببمە وەزیر بەڵام لە هەمان کاتیشە بە یعنی کە شتێک گەنووسی ئەڵێ بۆ خۆتت کردووە بۆ خۆ بۆ من نەکردووە خۆ بۆ من نەکردوێت و بیر لەوە ناکەی تۆ ئازادێک کە ئەم تایەتی کە ئێستا ئەو جۆرە قسەیەکەی کە سەردەمی سەدامە قەت نەدوێراوە قسێ بکەیت وەنیە بابەتی مەترسیدارتر ئەڵێ سەدام بەسەر گۆرانی بەسەر ئاڵێن ئتر لە برەوە ئەوەکان ئەوەنیە بۆیە ئەڵم یعنی ئەو هالەی کە بە دەوری ئینسانە و بردەوردە ئیشچێنن بەڵام سبینی ئەگەر پرسی موچەش چارە سەر بێ نەرمی خام پرسی ژانیش چارە سەر بێ ئەمە بە مەترسی گەورە نامێنێتەوە بە هەر مەترسیە ئەی بۆ پێشەوە دەستی پێ کردووە ئەمە من لەسەر ئەو نەرمە میدیاییە و نەرمە شەڕە وابزانم 4 ساڵی ژەبێ من مەقال نووسیوە لەسەری 4 ساڵی ژەبێ من لەسەرەوە مەقالێکی دوور درێژم لەسەر نووسیوە و لە دنیاە ئەمە باوە مەسەلەن بۆ نمونە کاتی شەڕ لە کاتی شەڕا لە دنیاە هەمووی باوە ئەڵێ فلان لایەن ئەوە عسکەری لێ کوژرا مەقڕەکەی هەموو فۆتا بە شەرتێ لای خۆی یەک دنیاش لێ کوژراوە وانە بەڵام ئەوەی بەرامبەر بە کورد دەکرێت کورد لاوازە ناسکە ئەوەی مۆزوعکە کاریگەری قورستر ئەزانی بۆیە ئەڵەمەڵم ئەمە لە هەموو دنیا ئەکرێ بەڵام لەسەر لە بۆچی بۆ کورد خراپە چووکە کورد لەسەر پرسی نەتەوەی ماوەتەوە ئەوەشی نەمێنێ و خۆشەویستی وڵاتی نەمێنێ و خۆشەویستی خاک و زمانی نەمێنێ بەڕاستی ئەوەش ئیتر تەواو تۆ بەڕێستان وەزیر بوون سیاسی بوون نووسەرن ئەباڵە میدیاکاریشن وارێ لانی کە بکە دامی میدیاکارەکانەکەی کەواتە میدیاکاری نەرمی خانیانی بەڕاستی پێشنیازت چێ بۆی ئەنی ئەوەی ئێستا لە نێوان بەغدا و هەرێمان ڕوو ئەدا پێت وایە بابەتێکی سەرف سیاسی یان بەڕاستی تەکنیکیە و پێویستی بە چارە وڵا هەردوو چێتی مقابلەیەکی تری شاوتم هەردوو چێتی هەم سیاسیە و هەمیش تەکنیکە لێک تێنەگەیشتنە ئەو تەکنیکێکی لێک تێنەگەیشت نانەوێت لێک تێ بگەن وڵاهی لێک تێگەن هەردووچیان لێک تێگەن بەیان بەس جێبەجێ ناکەن بەڵام لایانی سیاسیە تۆ بیر نەچێتەوە هێشتا ڕێگ و ڕیشەی ئەو شۆڤێنێتە لە هەموو لایەکەوە لە هەموو لایەکەوە بەرامبەر بە کورد کوردیش بەرامبەر لایانی تروەنیە مەسەلەم تۆ نمونە بۆ نمونە لە شوێنێکە ڕووداوێک ڕوەدا تۆ مرۆڤی پێشەوەی کە بڵێن لایەنێکی سیاسی لە هەردوو لاوە ئەوە ماوە و تەغزیێژەکرێت لە زۆر شوێنە تەغزیەکرێت بۆ نمونە لە لایەنی ترەوە دڵی پێخۆشە ئەگەر موچە نەدرێ بە خەڵکی کورد وازانێ ئەگەر موچە نەدرا بە کورد ئەو قوارەیە هەڵدەوشێتەوە یا دوا ئەکەوێ وەنێ ئەو پێشکەوتنی کە ئێستا لە کوردستانە ڕوئەدا و وردەوردە ئەمە دواکەوێ ئەمە ڕەتفعل بووە بەڵێ بڵێ خۆی ئەمە ڕەتفعلا یعنی ئەوە کاردانەوە بووە کاردانەوە بووە نەتیجەی سیاست دوای کردووە کە ئێمەش کاردانەوەمان هەبێ بەرامبەر تونند و تیژانی کە بەرامبەرمان دەکرێت وەنیە لە چکە سیاسەتی تعریب و جینۆسایت دەزانین لە کێکەوە دەرحەقی کورد دەکرێت وەنیە لەبەرەوە چکە ناوچە ئێکەم ناوچە جوگرافیەکەی هەردووکمان چاوەڕێ هەردوو لا هەردوو لا ئەزانی چێ بۆیە ئەمە کە باسێکم
پرسی پەروەردە پرسێکە کە زۆر زۆر گرینگە دەبێت لە هەموو لایەکەوە کاری لەسەر بکرێت هەر کورد نا بۆخۆ هەر تۆ کورد لەسەر خۆشەویستی نابێ بنیادنیت و کەسێکی لاوازی لێ دروستکەیت و لەو لاشەوە لێ بکوژرێ و خۆراکی ئەوەنیە بڵێن موچێ لێ ببڕێ و بژێوی ژیانی لێ ببڕێ و تۆ هەر بڵێ وڵاهی لەسەر سەر و لەسەر چاو لە بەرەوەی بچکەم مرۆڤ دۆست هۆش ناکرێت مرۆڤ دۆستی دوولایەنەیە لەبەرەوە ئەوش دەبێ مرۆڤ دۆست بێ تۆژە بێ مرۆڤ دۆست بێ نابێت تۆ یعنی ئەوەش هەڵەیە تۆ هەموو ڕقێک بە ئاشتیانە کەسمان سەردەمی خاندی نەماوە هەچکە سەردەمەکەی نەماوە ئەو سەردەمە نەماوە ئێستا مۆدێلێکی ترەرە ئیشکردنە لەبەرەوە بۆیە دەڵێمەوە پرسێکی زۆر هەستیارە کاتێکی زۆر زۆری دەوێ و شیکارێکی زۆری دەوێ یعنی لەسەر خۆشەویستی ئەگەر چارەسەر بسەبت بەڵام مەسەلەی ئەو موچە و ئەوانە ئەگەر چارەسەریش بیا کێشانیان هەرێم و بەغدا چارەسەرەکان کاتین وڵاهی نابێ کاتی بێ لە مەودووە ئەزانیە بێ هەردوو لا پابند بن یعنی بێ هەرێمیش پابند بێ بەڕاستی یعنی نیگەرانێکت هەیە لەو بارەوە من خۆم بۆ چکە دەبێ هەرێمیش پابند بێ دەرگای ترمان من یەک شت پێ دەڵم دەستور دەنگمان لەسەرداوە کورد زۆرینەی دەنگمان لەسەرداوە نیە ئەنوا خاڵیتیایە ئەو خاڵانەی کە بەلای منەوە گرنگەیە دەبێت جێبەجێکرێ وەنیە بۆ نمونە مادێ 140 وەنیە هەرێم بنیاتی هەرێم ئەو بودجەی کە بۆ هەرێم دادەنرێ ئەمە هەمووی مافی هەرێمە کە دەبێ بەغا جێبەجێکە بەڵام مافی ئەوەش لەسەر هەرێمیش لەسەر بەغا ئەوەیە کە دەبێ ئەو بودجەی کە بۆی دانراوە کە دەبێ بدرێ بە بەغا بێ بچێتەوە سنووقی دارایی بەغا ئەستەخاقە دەستوریانەی دەبێ بیکە چووکە تۆ ناکرێن من بمێ ئەو مادانی بەدڵی خۆمە ئەوە جێبەجێکەم و ئەوی بەدڵی ئەوانەوە جێبەجێ کەشتیوانە دەبێ هەردوو لا پابند بن بە دەستورەوە دەستور تاکە حەکەمە کە بتوانێت ئەو ترمان هەیە نەرمیخان وڵی هیچ دەرگایکی کەمانە دەستی پێکردنە و ماڵوێرانکردنی خەڵکە و هیچ دەرگایکی ترمان نیە چکە هەمومان ئیمان باوەڕمان بەوەیە جارێ ئێمە لە چوارچێوەی حکومێکی عێراقی چوارچێوەی حدود و ئەوەی عێراقی وانە مادەم تۆ لەوەی ئەو سنوورە چێ دیاری کردووە چی دیاری کردووە دەستور دیاری کردووە وانە دەستور دیاری کردووە کە تۆ لەو دەستورە پابندی بە دەستورە چکە دەنگت بۆ داوە کە دەنگت بۆ داوە دەبێت پابندبی هەر منیش پابند نابمێ بێ بەغاش پابند بێ کە بەغا پابند بوو دەبێ منیش پابند بم ئەنجا بەوە ئەتوانم تۆ گرێ و لەسەر زۆر خاڵی تر بکەم یەکیان لەوانێت تۆ تا ئێستا مادێ خەریکە بەلاوە داچە ینی بەلای دادەبن ئەمە مەترسیە بۆیە دەبێ هەردوو لا پابند بن سێرمان کرەوە ڕیفراندۆم کراوە ئەگەر داوای ئازادی بکرێ سەدان دوژمنمان بۆ پیا وەنیە بە پێچەوانەوە ئێستش ڕەنگە باجی ئەو سەردەمانەش هەر بدەین لەبەر جارێ ئەم قۆناغا ئەبێ ئێمە لە سنووری بەغا پابند بین بە دەستوری عێراقی ئەخیر پرسیارمەوە بێڵێ مەگەر نەرمیخان سێ چوار بژاردە بدرێتە دەستی ئەو پشنون مەسەلەن نووسەری و مەدیاکاری هەرچە دوو بابەتی لێک جیاوازن سەردەمی وەزیری ئیدە کاروباری ئیداری سیاست ناو سەرکردایەتی کامیان هەڵەبژێ ئێستا بەزن و سەری وڵا بەزن و سەری ئەرێوڵا ئاسوودەتەکە زۆر زیاتر حەزە چ بابەتێکەکەی وەڵاهی من لەتەوەی ئەزانی چ من بەهۆی ئەوەی حکومێکی سیاستم کردەوە هەموو خۆم لەو ناتوانم دوور بم لە سیاست یعنی چەنە مێ دوور بم سێرەکەم بە ڕێگایکی ناو سیاستەوە بەڵام من خۆم حەزم لە ئەدەبە من کتێبێکم هەیە هی شعر ئێستا دوانی شم بەڕێگاوێ ییچیان لە بەس ئەو دوانەی کە بەڕێگاون هایکوون شعری هایکو یەکیان لەسەر ماڵی باپیرمەویستیان لەسەر ژنە کتێبێکشم هەیە لە شعری درێژە حەزم لە ئەدەبە بەس من ڕۆمان نووس نیم ئەو بابەتانی کە لە سەری زیاتر هەیە ژن و ژینگە پەروەردە
ئیتر لەسەر بابەتانە کتێبم لەسەر هەموو بابەتێک کە شارەزایم هەبوو بێ بە توێژینەوە بە لێ کۆڵینەوەش کارم لەسەر کردو ئێمە ماوەیە کرد توێژینەوە ما لەسەر ژینگە دەکرد لەسەر چەندین جۆر لەگەڵ زانکۆ ئەما کرد زانکۆی سلێمانی فترێشتر بەرنامەیەکی تایبەت لەسەر ژینگەش ئەرێوڵا ئێمە من لە ئەوەشم بردی KBF کوردستان بوتانیکل فاوندیشن ینی ئەوەی بڵێن ڕۆکی کوردستان دراسی ڕۆکی کوردستان ئەکرێن ئیتر ئێستا لەگەڵ ناشنال جوگرافی پرۆژەمان هەیە بۆ چاندنی بەڕوو هەموو شاخەکانی کوردستان زۆربەی دراسە کراوە بە هەموو نەباتەکانی زۆر زۆر سپاس بۆ بەڕێز بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانەوە بەرنامە تایبەتی پانۆرامامان پێشکەشکردن نێوە شەمۆلایەکتان مالەتی خوای گەورە بن خواتان